إمام حضرت أبو هريرة رضي الله عنه خالي بالصحابي فيا برزي في غنبر صلى الله عليه وسلم دفرمي أما آياتي 108 سورة التوبة نزلت في أهل قباء لباري دانشتواني مزقوتي قباء وهات وتخواروا دفرمي أوان كانوا يستنجون بالماء بردوام تارتيان بآو دقرت لعربستان اگه شوێنێک ئاوی کەم بووە لە شەرع دروستە بە بەردیش خۆت پاک بکەیەوە بە کەرسەکێکیش خۆت پاک بکەیەوە ئەوان بە ئاو تارەتیان دەگرت خوا ستایشی کردن کەواتە هەر کەسێ تارەتی پوخت و خاوێن بێ و هەروەها سەر ئاوەکەش بە خاوێنی بەجێ بێڵێ لە ماڵێ بەیان لە مزگەوت بێ کە هەستا ئەو تەوالێتە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان دوو لە ڕوویەوە وا بەجێ نەهێڵە کە خەڵک دوای قێزی لێ بکاتەوە هەم خۆی جوان پاک و پوخت کاتەوە هەمیش تارەتێکی پوخت بگرێ و شوێنەکەش بە پوختی بەجێ بێڵێ خوا ستایشیان دەکا ئەوەش ئەجرێکی گەورەیە بۆت لای خوا مەردەکانی خوا لەوێەوە دەست پێ دەکەن کە تارەتیان خاوێنە حەزیان بە خۆپاکردنەوەیە